سڵاوتان لێبێت دووبارە گەڕاینەوە وڵاتان لە بڕگەی پرسیار و دیاری لەگەڵ خوێندکارانی MLS با بزانین ئەوان چیان هەیە بۆ ئێمە. سڵاوتان لێبێ پیرۆزبایی ئەم ڕۆژە جوانت لە یەکەم زۆر سپاس دەکەم بەخێراتەوە سەرچاو. زۆر سپاس. تۆ وەکو باوکیم خوێندکارە هەستە چۆن ئەمڕۆ کچەکەت گەیشتۆتە کۆتا ڕۆژی خوێندنی و کۆتایی هاتۆ بە خوێندن و تەخەڕوجەکەت. پێشەکی بەخێرتانەکەم زۆر سپاس دەکەم ئاواتی هەموو دایک و باوکێکە بگا بەم ڕۆژە کە خوێندن تەواو کات ئەو بگا بە ئەو ڕۆژەی کە خۆی مەبەستێتی. ڕاستەکەی زۆر سەرکەوتووە بە ئیشەڵڵا لە پلەی باشترا بیبینیت. پێمان بڵێ چۆن بوو کە جامعەی گەشەپێدانی مرۆیت هەڵبژارد بۆچی جامعەیەکی تر نا؟ زۆر سپاسانەکەم. هەڵبژاردننی زانکۆ ئەساسە بەزەوە نیە تۆ تەرەبەک بنیتە زانکۆیەک و بەستن تەخەڕوج کا بێتە دەرەوە نەزانی لەکوێ تەواوی کردووە نەزانی تربێت فێر بووە عیلمەکە زۆرە بەڵام عیلمەکەش ئەمڕۆ وای لێ هاتووە یعنی بە کاملی لە هەموو شوێنێ نادرێت بە قوتابی بەڵام زانکۆی گەشەپێدانی مرۆیی زانکۆیەکە لە ڕووی تربێتەوە لە ڕووی عیلمێکی کامل و شاملەوە بۆ قوتابیەکانی لە هەر شوێنێکەوە ئەڵێن ئەمە کۆلیژی زانکۆی تەواو لە گەشەپێدانی مرۆیی زۆر لە شوێنەکان ڕێغبەتیان زیاتر و زۆر ڕێزیان لێگرن زۆرش خۆشحاڵن کە لەگەڵیان عێشکن. دروستە پیرۆستی بێ ئیشەڵڵا دایما هەر سەرکەوتوو بێ هەڵبژاردنەکەتان بێگومان هەڵبژاردەیەکی باش بووە. پێم خۆشە پێم بڵێ چێ فەرقێکە بینی چ بەرەو پێشچوونێکە بینی لە کچەکەتا لە پێشەوەی دەستکا بە خوێندنی جامعە ئەو لە دوای 4 ساڵ خوێندن. وەڵایی سپاستانەکەم یعنی فەرقێکەیە یعنی مەرحلەیە بۆ مەرحلەیەکی ترە گۆڕێ لە تەمەنی قوتابیەکانە تۆ پێشتر مەرحلە وەکو قوتابی وایە کە چێتە زانکۆ فەرقەکات ئەبێ بە کادریەکی پێشکەوتوو بۆ کۆمەڵگا فەرقێکی زۆرە دەورەکانی ئەگۆڕێت لە تەلەوایەتیەوە گۆڕێ بۆ کادریکی کە خزمەتی کۆمەلگاکە خزمەتی گەل و شعبەکەی خۆی کات. بەڵێ بێگومان هەستەکەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی چ ڕۆڵێکی هەبووە لە پێگەیاندنی خوێندکارەکان؟ من تەمان زانکۆکان هەمویان هەر عیلمیان هەیە بەس منەوە هەستەکەم فێری تربێتێکی جوان ڕاوێژکردنێکی جوان ڕێزگرتن لە کۆمەلگا و چواردەوری خۆی. دروستە. پێمان بڵێ تۆ هەستە چۆنە زانکۆ بەجێ ئەهێڵی ئەم 4 ساڵە چۆن لێ ڕۆی چی دەستکەوت چی زیای کرد لە هەمانی ژیانی تۆیە؟ وەڵای ئەم 4 ساڵە ڕاستە زەحمەتیمان چەشتەوە بۆ نێ خوێندنەوە بەڵام هەڵبەتە خۆشیشی لەگەڵا بووە خۆش بوو ینی خەر خۆشی تیا بوو ناخۆشیشی تیا بووە بەڵام زۆر ئیسفادەمان کردووە زۆر سپاس. چیت هەیە بۆ خوێندکارانی دوای خۆ دیێنە زانکۆ چیان پێ ئەڵێ چ پەیامێکە هەیە بۆیان؟ وەڵا ئەبێ یەکەم جارە بزانن چ زانکۆیەک هەڵەبژێرن چ شوێنێک هەڵەبژێرن بۆ ئەوەی کە بۆ بزانن ینی سبێنێ لەکوێ بۆ تەعین بوون و بۆ هەموو شتێکش بزانێت سونعی زانکۆکەیان هەموو شتێکیان ئەوە لە پێش هەموو شتێکەوەیە. ئەگەر کات بگەڕێتەوە دووبارە MLS هەڵەبژێری؟ بەڵێ. سەرکەوتووە بی ئیشەڵڵا. ئەمڕۆ بڕگەیەکمان حازرە ئەویش بڕگەی پرسیار و دیاریە پرسیارێک ئاڕاستی بەڕێستانەکەی نەگەر هاتوو وەڵامەکەت زانی ئەبی بە براوی خەڵات. پرسیارێکی ئەمڕۆمان ئەوەیە PPE کورتکراوەی چییە؟ Personal Protective Equipment. زۆر دروستە. ئەتوانی پێمان بڵێ نمونەیەکمان بیتە لەسەر PPE ئەو شتانەی کە بەکارەهێنەرن ناو تاقیگەیە؟ وەکو لاپکۆت وەکو دەستکێش وەکو ماسک. تاوە دروستە پیرۆز بێ خەڵاتەکەش ئیشەئەڵڵا لە خۆشیە بەکاری ئەهێنی. لەبێت پیرۆزباییتان لێکم بە بۆنێ ئەم ڕۆژە خۆشەتانەوە. زۆر سپاس. پێم بڵێ هەستان چۆنە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خوێندنتانە؟ ڕاستی هەموو کۆتاییەک خۆشە ئەمەش یەکێکە لەو خۆشیانەی کە بینین ئەلحەمدولیلا کە گەشتینە دوا قۆناغی خوێندنمان ئەمەش خۆشیەکە هەم بۆ خۆمان هەم بۆ کە سوکارمان کە ئەتوانین دووبارە لە دوای ئەم قۆناغەوە قۆناغێکی تازە دەست پێکەینەوەیش قۆناغی خزمەتکردنە بە وڵاتمان بە کە سوکارمان بەو هاونیشتیمانیانە. سەرکەوتووە بی ئیشەڵڵا. ئەم 4 ساڵی جامیعەتان چۆن بەڕێکرد چ یادگاریەکی خۆشتان هەیە بەیەکەوە قورس ڕۆی ئاسان ڕۆی چۆن بوو؟ ڕاستی هەموو تەمەنێک خۆشیتیایە و ناخۆشیتیایە بەڵام ئەلحەمدولیلا ئێمە زۆرینەی ئەم تەمەنەمان لێرە خۆشیمان بینی خۆشیەکانیش کە دیارن یەکێکە لە
کاتوانین بڵین لە هەمووی زیاتر بوو ناسینی هاوڕێی زۆر باش بوو کەسی زۆر باش بوو کاتوانین بۆ ئێستا بۆ داهاتوو پشتیان پێبەسین ناسینی ئەم برایانە ئەوەیەکێکە لە خۆشیەکانی ئەمزانکۆ ناسینی کۆمەڵێک ئوستاز کۆمەڵێک دکتۆر فێربوونی کۆمەڵێک زانیاری کە بتوانانی خزمەتی خۆمان و چاودۆرمانی پێ بکەین ئەمانەی بەشێک بوون لە خۆشیەکان و ئیسفادەکردنمان لە زانکۆ زۆر باشە چ جیاوازیە کە بینی لە خۆتا لە بینی ئەوەی کە سەرەتای دەستپێکی جامیعەت بوو ئەم ڕۆژ کە کۆتا ڕۆژی جامیعەتە 4 ساڵە لێرە بەڕێ کردووە چ فەرقێک چ بەرەو پێشچوونێک ئەبینی لە خۆتا جیاوازی سەرەتامان جیاوازی لە تەمەنمانایە تەمەنمان هەڵکشاوە ئەقڵمان گەورەتر بووە لەوەچە کۆمەڵێشت کە باش نەبوو بێ پێشتر کردبێتمان ئێستا بزانین کە هەڵە بووین و ڕاستی بکەینەوە جیالەوە کۆمەڵێ زانیاری کە فێربووین لەگەڵ تەعاملمان لەگەڵ چواردەورمان ناچۆن بێ لەگەڵ دایک و باوکمان ناچۆن بێ لەگەڵ سبەی ڕۆژ ئێمە لە بەشێکی پزیشکی سوپاس بخواتەوەمان کردووە کە نەخۆشێک دێ بۆ لامان چۆن ڕێزی لێ بگرین توانین چۆن خزمەتی بکەین چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەین وەکو کە سوکارێکی خۆمان سێریکەین نەگوەکو بێگانەیە سەرکەوتووە بن ئیشاءالله من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لێرە بینی من ئەمڕۆ چالاکیەکمان حازر کردو پرسیارێکتان ئاڕاستاکەین ئەگەر هاتوو جوابتان زانی ئەوە بن بە براوەی خەڵات پرسیارەکەی ئەمڕۆمان ئەوەیە کە ئێوە ئەزانن لیپید پانێڵ یانیش با بڵین فەحسی چەوری چەند جۆر فەحز لە خۆ ئەگرێت لیپید پرۆفایل چەند جۆر فەحسی لە خۆی ئەگرێت دیارترینیان ترایگلیسرایدە کۆلسترۆڵە LDL VLDL HDL کە چوری HDL بە چوریەکی باش ناسێنراوە و LDL بە چوریەکی زیانبەخش ناسێنراوە بۆ هیوادارین چوری HDL مان زیادکەین لەبەر LDL مان کەم بێت زۆر کاتتان باش کاتی تۆش باش پیرۆزباییتان لە یەکەم ئەمڕۆ کۆتا ڕۆژی خوێندنتانە ئیشەڵڵا سەرکەوتووە بن تۆ وەکو باوکیم خوێندکارە هەستە چۆنە کچەکەت کۆتا ڕۆژی خوێندنی زۆر سپاسی دکتۆرە بەڕێزەکان مامۆستایانی خۆشەویست بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵ کشیمنا ئێستاشێ ئەوکشی خۆم وا هەستەکەم ینی پلێی زۆر بەرزی تاوا کردووە زۆر ماندوو بوون زۆر سپاسانەکەم چایان باشەکەم سەرکەوتووە بن ئیشەڵڵا چیت هەیە بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی من ئەڵێم لە ئیسەوانێ ئەوەی کەوا بێ قوتابیکی پێ بگات بێتەم زانکۆیە ئەوە تەسەوری من ئەوەیە بچووکە بەڕاستی زۆر پێشکەوتووە زۆر پێشکەوتووە لە ناحیە طبیەکەوانێ ئێستاشی ئەوکشی خۆم زۆر پێشکەوتووە هاچی پرسیارێکمان ئێستاشێ بەیەکەین لەخوا بەزیابە ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بێتری گیان ئەمڕۆ بڕگەیەکمان حازرە ئەویش پرسیار و دیارە پرسیارێک ئاڕاستیتەوە کە مەگەر هاتوو وەڵامەکەت زانی ئەبی بە براوی خەڵات پرسیارەکەمان ئەوەیە کە بەخشەری گشتی لە گروپی خوێنە چ گروپێکە ئۆ زاید یان ناقص ناقص لەبەرەوەی هیچ ئەنتیجینێکی لەسەر نییە تەواوە زۆر دروستە پیرۆزە بێ خەڵاتەکە لە خۆشییا بەکارێنی ئیشە سڵاوتان لەبێ پیرۆزاییتان لە یەکەم پیرۆستان بێ زۆر سپاسەکەم بەڕێزی بەخێر پیرۆزیشتان بێ کوڕەکەتان تەخەڕوجی کردووە هەستان چۆنە زۆر سپاس وڵا خۆشترین ئەستا تعبیر ناکرێت دەربڕینی نییە بەڕاستی خۆشترین ئەستا بۆ هەموو دایکێک بۆ هەموو باوکێک سەرکەوتو بن هەموو تەلەبەکان یاخواش سەرکەوتوو بیم چیت هەیە بۆ جامیعەم 4 ساڵە چۆن بەڕێ کرد قورس ڕۆی ئاسان ڕۆی وڵا حتمما 4 ساڵی زانکۆمان خۆشیتیا بۆ ناخۆشیتیا بووە بڵێن ئەمە بەعام چونکە بەهۆی برادەرەکانمانەوە بەهۆی ئوستازەکانەوە دەستیان خۆش بێت زۆر سپاسیانەکەین لێرە زانکۆمان زۆر باسانی بەڕێ کرد زۆر هاوکارمان بوون لە زۆر کاتی ناخۆش و کاتی خۆشیشە و زۆر سپاسم هەیە بۆیان زۆر باشە تۆ وەکو باوکی ئارۆس کە تەخەڕوجی کردووە چیت هەیە بۆ جامیعە دەستخۆشی لە مامۆساگانیانەکەم و پیرۆزبایی لە هەموو هاوڕێکانیانەکەم ئیشەڵڵا ئیسفادەیەک سوودێک بەم کۆمەڵگاکەمانەگەن و هیوای سەرکەوتیان بۆ خوازم لە هەموو وارەکانە ئیشەڵڵا سەرکەوتووە بن ئیشەڵڵا ئەمڕۆ چالاکیەکمان حازرە ئەویش پرسیار و دیارە پرسیارێک ئاڕاستی تۆ ئۆکەی نەگەر هاتوو وەڵامەکە زیانی ئەبی بە براوی خەڵات پرسیارەکە ئێستاشمان ئەوەیە گەورەترین ئەندام لە لەشی مرۆڤ چییە چه ئەندامێکە گەورەترین ئەندام بریتە لە پێست گەورەترین ئەندامە لە لەشە زۆر دروستە وەڵامەکەی بووی بە براوی خەڵاتەکەمان پیرۆزە بێت هەر سەرکەوتوو بی ئیشاءالله خواحافیز کاتێک سڵاو لێبێ خاتونی جوان چۆنی تۆ باشی زۆر سپاس دەکەم و بەخێر بێن زۆر جوان دەرکەوتوی ماشەڵڵا و لێبێ پیرۆزباییش لێ یەکەم ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بیت زۆر سپاس دەکەم ماشەڵڵا لە خۆت بێ ئینشاءالله و زۆر سپاس پێمان بڵێ هەستە چۆنە ئەمڕۆ کۆتایی هاتۆ بە چەند ساڵ خوێندن ئەو هەموو ڕەنج و ماندوو بوونەت ئەمڕۆ بەرهەمێکی هەبووە
واللهی زۆر دڵم خۆشە کە ئێستا لەم قۆناغی ژیانە خۆمە بینمەوە و هەست دەکەم کە ئیتر کۆتایی هات بە هەموو ئەو ماندووبوونەوەی هەم بوو ئیتر ئێستا ماندووبوونەکەم بەرهەمێکێ بێت و زۆر سپاس. ئەگەر دووبارە کات بگەڕێتەوە جامعی گەشەفەدانی مرۆی هەڵبژێری بەدڵنیاییەوە چۆن هەڵی نابژێرمەوە ئەگەر کات بگەڕێتەوە دووبارش هەڕەڵێ بژێرمەوە. ئەی دووبارە ئەڵەی بەڵێ بۆ شیکاری نەخۆشەکان بۆ MLS؟ بەڵێ چونکە هەست دەکەم کە ئەتوانم لە ڕێگەی ئەمەوە ژیانی زۆرترین کەس و زۆرترین نەخۆش ڕزگار بکەم کە ئەوە دەستکەوتێکی زۆر باشە بۆ من. سەرکەوتووە بی ئیشەڵڵا. ئەو خوێندکارانی کە دوای خۆت یەنە زانکۆ چیان پێڵی چ پەیامێکە هەیە بۆیان؟ وەڵا پەیامم ئەوەیە کە ئەم زانکۆیە هەڵبژێرن دڵنیا بن کە پەشیمان نەبنەوە هەرگیز. زۆر سەرکەوتوبی بڕگەی ئەمڕۆمان بڕگەیەکمان بۆ حازر کردوون ئەویش بریتە لە پرسیار و دیاری. پرسیارێک ئاڕاستی تۆ ئەەکەین لە بەشەکەی خۆتا جا ئەگەر وەڵامەکەت زانی ئەوابی بە براوی خەڵات. پێمان بڵێت بەخشەری گشتی چ گروپێکی خوێنە؟ ئۆناقس. زۆر باشە زۆر دروستە وەڵامەکە. زۆر دروستە بووی بە براوی خەڵاتەکەمان پیرۆزە بێت. هەر سەرکەوتوبی ئینشاءڵڵا. زۆر سپاسدانەکەم و دووبارە بەخێر بێنەوە. دووبارە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی هەموو خوێندکارە خۆشەویستەکانمانەکەین. تاکو ئاهەنگی دەرچوونی داهاتوو و گروپی خوێندکارێکی تر بەخواتان ئەسپێرم.